زنجیرێکی لە قاچە لە قەو دیوارەکە بە زنجیرێ داکوتراوە هەمانە دوو زنجیری پێوەی ئاوە. باسی ئەو بەخشراوانەمان بۆ دەکات کە خێزانەکانیان توانای بەخێوکردنیان نییە. ئارامە ڕێیشە زیاتر لە 12 ساڵە لەگەڵ تیمەکەی خزمەت بە بەخشراوەکانی سەر شەقام و ناو بازاڕەکان دەکەن. زۆر دڵخۆشم سەیریگە ماشاءالله سبلیتی تایە گەرمکەرەوەی تایە ئەمە شوێنەکەیانە. بۆ یەکەم جار لە ئاستی هەرێمی کوردستان ماڵی ئارام لە ناحیەی شۆڕشی قەزای چەمچەماڵ کرایەوە کە ئیتر دەبێتە شوێنی کۆکردنەوەی بەخشراوەکانی سنوورەکە و هەرێمی کوردستانیش. ئەرکەکەی من لەسەر شەقام کۆتایی نایە لەبەرەوەی هەمووی لێرە وەرناگیرێت ئەوانەی کە بەخشراون و لەبەرەوەی بۆ هەموو شار و قەزاونەحەکانی سوادەی لێ بکەن. ئێمە هەنێکمان هەیە لە ماڵاژین هەنێک خوشکی بەڕێزمان هەیە خاوەن پێداویستی تایبەتن ئەرکەکەی ئێمە هەرەمێنێت بەس تۆزێک بارەکەمان سوکترە بێت یعنی لەبەرەوەی بۆ وەزبەیشیان لێرە وەرەگیرە وەزبەیشیان هەرەمێنێتەوە لە دەرەوە. لە مەراسیمی کردنەوەی ماڵی ئارام بۆ بەخشراوەکان وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئامادە بوو دامەزراندنی 10 کەسی بەگرێبەست بۆ خزمەتکردنی بەخشراوەکان ڕاگەیاند. خێرخوازێک شوێنێکی زۆر گەورە دروست دەکات لە هەولێر بۆ بەخشراوی پیا و ژن هی مناڵ. ئەوە بیناهینێکی زۆر گەورە و زەخمە کە هەموو هەرێم لە خۆی ئەگرێت بۆیە پێم وایە هەتا تەواوبوونی ئەوێ ئێرە ئەتوانێت تەختیەی هەموو هەرێمی کوردستان بکات. بەرپرسانی ئیداری سنووری قەزای چەمچەماڵ دڵخۆشن بەکردنەوەی ماڵی ئارام بۆ بەخشراوەکان. شانازیە ئەمە 14مین فەرمانگەیە لەگەڵ ئەو قەیرانە دارایی کە هەیە قەیرانی یاسایی سیاسی ئیداری کارجێڕی هەر هەموویمان هەیە بەڵام لە سەردەستی ئێوەی بەڕێز و کۆڵنەدانی بەندە شکر بۆخوا ئەمە 14مین فەرمانگەی کە دەیکەینەوە. بەڵێ زۆر خۆشحاڵم و بەوە خۆشحاڵترم کە یەکەمین جارە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە بۆ خزمەتی چین و توێژێک کە خوای گەورە بەسەری کردوونەتەوە کە سوکاریان ناتوانن بەخێوی بکەن. کردنەوەی ماڵی ئارام بۆ هەموو کوردستان گرنگ بوو چونکە لە هەموو کوردستان ناشوێنێک نەبوو بۆ لە خۆگرتنی بەخشراوانی بێخانولانە کە لە شەقام و شوێنە گشتەکان ژیانیان بەسەرە بێ زۆر جار لەلایەن خەڵکە و عەزیێردانیان هەیە جار ئاگریانە کردو لەوانەیە مەترسی ئاگرکەوتنەوەش بکرایەتەوە ئاگرانە کردەوە کە خۆیان گەرمکەنەوە لە سەرمای زستان و لە گەرمای هەوینا لەسەر شەقام و شوێنە گشتەکان ژیانیان بەسەرە بێت. کردنەوەی ئەم خانەیە یەکێکە لە هەرە کارە گرنگەکان و کارە پیرۆزەکان ئەو کارمەندانەی کە لێرە کارەکەن ئەرکێکی زۆر قورسیان لەسەر لە هەمان کات ئەرکی پیرۆزیش. لە چەند ڕۆژی داهاتوودا هەموو ئەو بەخشراوانەی لەسەر شەقامن و خێزانەکانیان توانای بەخێوکردنیان نییە لە ماڵی ئارام کۆ دەکرێنەوە و هەموو خزمەتگوزاریەکیشیان بۆ دابین کراوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحیەی شۆڕش، قەزای چەمچەماڵ.